ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ جارێکی تری شام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، کەمتر لە مانگێکمان ماوە بۆ ساڵیادی شۆڕشی ژینە. ئەم شۆڕشە ئەگەرچی تا ئەندازەیەک ئەو هێز و تەوژمەی جارانی نەبوو، بەڵام هێشتا هەر هەڕەشەیەکی زۆر گەورەیە بۆ سەر کۆماری ئیسلامی. لە زۆربەی شوارەکان هێشتا بازنشستەکان یا خانەنشینان، مامۆستایان، گەنجان، ژنان بە تایبەت کە ئێستا مەسەلەی حجاب بە سەریانەوە دیسان خەریکە زۆر فشارێنێ بۆ سەریان و زۆر چین و توێژی تری کۆمەڵایەتی لەملاو لە شوێنهای جۆراجۆری ئێران و کوردستانیش لە ئاعتراض و ناڕەزایەتیدان. ئەو شۆڕشە دیارە لە ماوەی ئەو یەک ساڵەدا هەندێ دەرس و هەندێ ئەزمموی بۆ ئێمە بەجێهێشتووە. لێکۆڵینەوەی ئەو ئەزممونانە ئەتوانێت یارمەتیمان بدا بۆ بزانین چۆن لە داهاتووە سەبارەت بەم شۆڕشە هەڵسوکەوت بکەین. بۆ ئەم باسە داوامان کردووە لە هاوڕێی خۆشەویست کاک بەهمەنی عەلیار، هەڵسوڕاوی سیاسی و کادری لەمێژینەی کۆمەڵەکە بەشداری ئەو بەرنامەیەک بێ. کاک بەهمەنجان بەخێر بێ بۆ ئەو بەرنامەیە. زۆر مەمنون کاک مەحیا، سپاس دەکەم و سڵاو و ڕێزی زۆرم هەیە بۆ بینەرانی ئەو بەرنامەیە. زۆر سپاس. کاک بەهمەن، پێش لەوە بچینە سەر ئەو بابەتەوە باسم کرد، پێم خۆشە یادێ بکەین لە 28 گەلاوێژ کە ڕۆژی شەمبەیە، ڕۆژی شەمبە 28 گەلاوێژ 44 ساڵەوە پێش بە فەرمانی خومێنی هێرشێکی گەورە کرا سەر کوردستان و لە بەرامبەر و هێرشەدا مقاومەتێکی دوور و درێژ، ئەتوانم بڵێم بە درێژایی 44 ساڵ، ئەگەر چەکداریش نەبوو بێت، بەڵام بە درێژایی 44 ساڵ مقاومەتێک بەرامبەر بە هێرشی کۆماری ئیسلامی کراوە و کۆماری ئیسلامیش هێشتا نەیتوانیوە بەو جۆرەی وە لە شوێنەکانی تری ئێران سەقامگیر بووە لە کوردستان سەقامگیر بێت و ئەحساسی ئاسایش بکات. یادکردن لە هەموو ئەو کەسانەی وە لە جەریانی ئەو 44 ساڵەدا گیانیان بەخت کردووە هەمیشە بەرفڕا بگرین و پێم خۆش بوو ئاماژەیەکی بچووک بۆ بکەمە گەیوەش لەو بابەتەوە قسێکتان هەیە لە خزمەتانە. کاک مەحیا، هەمیشە هەروایە وەختێک لە بەقولی فارسی لە تونپیچەکانی شۆڕش و خەباردا هەڵوێستێکی دروست دەگیرێ و ڕێبازێکی دروست و سەحی دەگیرێتە بەر ئەوە بخۆی تاریخێک ڕقم لێدەدا و تاریخێک دەخڵقێنێ. هەڵوێستی خەڵکی کورد لە 28 گەلاوێژی ساڵی 58دا بۆ بەربەرەکانی لەگەڵ هێرشی بەربڵاوی جەمهوری ئیسلامی هەڵوێستێکی تاریخی و گەورە بوو، هەڵوێستێکی دروست بوو و بەهێز و تواناوە خەڵکی کوردتوانی ئەو هەڵوێستێکە گرتوێتی بەڕێوەی بەرێ لەبەرەوە بۆ تا تاریخێکی لاپەڕێکی زێڕین لە تاریخی خەباتی خەڵکی کورددا جێ خۆیەتی ئەو ڕۆژە هەمیشە ڕێزی لێ بگیرێ و قەت لەبیر نەکرێت. نیشە پێم وایە ئەوە بکەینە دەرسێک کە لە مەقتەع تاریخی جۆرە و جۆرەکاندا هەوڵ بدەین هەڵوێستی دروست بگرین، هەڵوێستی منطقی بگرین و تاریخێکی زێڕین و شکۆدار خەڵکی کورد لە خەبات و تێکەشانی خۆی بتوانە بخۆڵقێنێ. بەڵێ یەکێک لە ئەو تاریخە زێڕینەی وایەوە ئاماژەتان پێکرد، ئەتوانین بڵێن شۆڕشی ژینایە. هەروە لە مقدمەی باسەکەمە ئیشارەم پێکرد، ئەوە ئێمە بەرەو پیری ساڵیادی شۆڕشی ژیناچین. شۆڕشی ژنجیان ئازادی یا بە ناوی شۆڕشی ژینایش ناسراوە. ئەو شۆڕشە تەبعەن زۆر ئاڵوگۆڕێکی گەورەی ئەتوانم بڵێم نەکرد لە ئێران، بەڵکو تا ئەندازێکیش لە مەنتەقە و دەنگۆیەکی هێزگار گەورەی لە دنیا داوەتەوە. پێم خۆشە بە کورتی ئیشارەیەک بەوە بکەین کە ئێوە پێتان وایە ئەو شۆڕشە ئەو جۆرەی وە
بۆ خۆی دانابوو چووە پێشەوە یاکو نەیتوانی بەو جۆرەیەوە دانرابوو ئەویش ڕوخاندنی کۆماری ئیسلامی بوو ئەویش یا ئەو داخوازیانەی وە لە شەعارەکانە لە دروشمەکانە لەوەی کە خەڵکاتبوونە سەر شەقام باسییانە کرد ئایا بەوە گەیشتن چوونە پێشەوە لەو بابەتەوە گەرەکرێ لە خزمەتتانە شارێکی پێ بکەن. من زۆر کوت و مختصر عرض دەکەم کە لە ڕانگەی منەوە شۆڕشی جینا شۆڕشێک بوو بۆی ئێدامی باسەکەشمە بەپێ ئەو ڕانگەیەیە جەبۆیە حەودەدەم زۆر کوت و مختصر ئەوە دەست بکەم. جمهوری ئیسلامی لەوە تا هاتوۆتە سەرکار لە حەولی پێشێلکردن و زەوتکردنی ئەو مافەڕەوایانەدایە کە خەڵکی ئێران بە حەقی خۆیانی دەزانن و انقلابی ساڵی 57 و بەربەرەکانی لەگەڵ ڕژیم پەهلەوی و ڕوخاندنی ئەو ڕژیمە بۆ گەیشتن بۆ داخوازیانە بوو کە جمهوری ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ئەو دەستی کرد بە پێشێلکردنی ئەو مافانە و ئەو داخوازیانەی کە خەڵکی ئێران هەیان بوو. طبعاً بە هۆی ئەوەی جمهوری ئیسلامی لە سەرەتاوە خەڵکی ئێران زۆربەی زۆری خەڵکی ئێران تەوهمیان پێ هەبوو زۆر بەجددی نەدەگیرا و بەڵام بەرەبەرە کە جمهوری ئیسلامی دەستی زیاتر بە قەولی فارسی ڕوو بوو و ئامانجەکانی کەوتە دەر خەڵکی ئێرانیش ئێترازات و سووربوون لە سەر داخوازەکانی خۆیانان شێلجیتر پەیگیری کردوانە و دوای کەوتن. ئەوە ئێترازاتی جۆراوجۆری لە ساڵانی ڕابردوودا لە مایۆ 40 ساڵەی جمهوری ئیسلامیدا هەڵخڕاندووە. لە سەرەتادا ئێترازاتی بەشێک لە شار گەورەکان بوو ماوەیەکی زۆری تو نەدەچێشاوە دای سەرکوت دەکراوە. هەر جارێک کە خەڵکی ئێران بۆ گەیشتن بە داخوازەکانی خۆی حەولێکی دەدا تەلاشێکی دەست پێ دەکرد و لەگەڵ سەرکوتی جمهوری ئیسلامی ڕوبەڕوو دەبووەوە خەڵک پێداچوونەوەیکی بە هەم بە ئامانجوکردەوەکانی خۆی لەوە ئێترازاتدا دەکردەوە و هەم بە شێوەی بە ڕەوش و شێوەی خەباتی خۆیدا. ئەو ئێترازاتە گەلە بێتان بێت لە ساڵانی بڕێک دوورتردا مثلەن ئێترازاتێک بجاریوا بوو لە پێش شاری گەورە دەستی پێرەکرد و دایدا دەمرکا 7 ساڵی پێدەچوو دووبارە بە مناسبەتێکی دیکە سەری هەڵدەداوە. نمونەی بەرچاوەکەی ئەوە بوو کە ساڵی 1970 خەڵک بۆ انتخاباتی ریاست جمهوری حسەنی موسەوی ئەو بە قەول جنبشی سەوز وەڕێکەوتووانە خەڵک دەورێکی دیکەی هەڵگرت و جارێکی دیکە نیشانیدا کە سوورە لەسەر گەیشتن بە ئامانجەکانی خۆی. بەڵام وەگەزم کردی هەتا خەڵکی ئێران ڕەویشی جۆراوجۆر و شێوەی جۆراوجۆریان تاقی کردەوە لە خەباتون بارزی خۆیان لە بەرابەر جمهوری ئیسلامیدا لە ئەوای ئێترازاتی پەراکەندە بوو. دای وەختێک ئەو باسی جنبشی ئیسلاح تەڵەبی هاتە پێشێ پشتی ئیسلاح تەڵەبانیان کرد بەڵکو لەو ڕێگایەوە دەرویەک بکرێتەوە بۆی بە ئامانجەکانی خۆیان بگرن. ئیسلاح تەڵەبان سەر نەکەوتن لە ڕێگای خەڵک پێوە لە ڕێگای انتخابات و بەشداریکردن لە انتخابات و گۆڕینی ڕێیس جمهور و بازە ڕفۆرمایەک لە ڕژیمدا دەتوانێت بە ئامانجەکانی خۆی بگات. لەبەرەوە پشتی میر حوسێنی موسەویان گرت و بزۆتنەوەی سەوزی لێ کەوتەوە. بەڵام ئەوەش کە تەقەلوبی تێدا کرا و جمهوری ئیسلامی فێڵێکی دیکە گرتە بەر خەڵک بە شعاری ڕێی منکوب هاتنە ئێترازی خۆیان دەست پێ کرد و داوای ڕێیەکی خۆیان کرد. ئەوەش کە بە دلیلی بێکفایەتی و ناتوانی میر حوسێنی موسەوی لە ڕێبەریکردنی و ئێترازاتەدا پاشەکشەی پێکراوە خەڵک دەورێکی دیکە ئێترازات دەست پێ کرد و شعارەکەی گۆڕی لە ئیسلاح تەڵەب و ئوسولگەرا لایدا و شعاری ئیسلاح تەڵەب ئوسولگەرا دیگە تەمامی ماجەرا ئەوە هاتە گۆڕە. ئەوەش کە بەسەرکەوتن نەگەیشت خەڵک دەورێکی دیکە ئێترازاتی دەست پێ کرد. ئەوەی کە دەیبینین ئەو ئێترازاتە بێپسانەوە تەبعاً بە تەناوب لە تەواوی دەورانی جمهوری ئیسلامیدا بەردەوام بووە. دووشت لەو بینەدا جێی سەرنجە. یەکەمەوەی سیکلی و ئێترازاتە جار لەگەڵ جار کەمتر دەبێتەوە. جارانەگە هەر بە 19 ساڵ جارێک دەستی پێدەکرد لەو ساڵانی ئاخردا بوو بە 5-6 ساڵ جارێک 3-4 ساڵ جارێک یا 2-3 ساڵ جارێک. ئەوە ئاڵوگۆڕێکی گەورەیە کە دەبێت سەرنجی بدرێتێ. نکتەی دووەم کە دەبێت سەرنجی بدرێتێ ئەوەیە کە داخوازەکانی خەڵک
بەرە خەڵک تەوهمی بە ڕژیم دەڕژێ مثلەن تەرەفدارانی ڕژیم ڕێزش دەکەن داڕوخانێک بە لایەنگرانی ڕژیمەوە دەبینین و هەر بۆ نسبەتە شعارەکانی خەڵکیش دەگۆڕدرێ بۆیە ئەو ئاخرین دەور کە شۆڕشی ژینابێ قسەی خەڵک شعار و ڕاخوازی خەڵک ئەوە بوو کە هەدەف کولی نظام یعنی تەواوی نظامەکە تەواوی سیستمەکە دەبێت لە چێوانە مەبەستانەوەیە کە ئەو تەوهمە دەڕژێت حتا بەرامبەر بە لایەنی ئیسلاح تەڵەبیش دقیقاً بەلایەنی ئیسلاح تەڵەبیش بەلایەنی انتخاباتیش هەوڵ ئیسلاح تەڵەب شعار ئیسلاح تەڵەب ئوسولگەرا دیگە تەمام ماجەریانی هیوایەکمان بە ئێوە نییە بە انتخاباتی ڕژیمیش ڕای منکو خەڵک دیتی کە انتخاباتیش زۆر بەشداری بکا و ڕئیس بدا بە یەکێکی دیکە حتا ئەگەر لە خودی ڕژیمیش بێ لە خودی نظامیش بێ خەڵک دیتی کە تەقەلوبی تێدا دەکرێت لەبەرەوە ئەو ڕەوشەشی وەلاناوە نهاتەن هاتنە سەرەوەی کە هدف كل نظام بو نتيجه يشتون كأو رجيمة غير قابل إصلاحها غير قابل أولا رجع هاي مسالمة تعميز قانوني ومنطقي وبتعني لقالي بتزوليه ولا برا شعاري آخرية وخلقها هدف كل نظام يعني ما بصدوا ككل رجيم كان أو تحول شيء قرب ولا شورش جينا أو شورش جينا ببراي من إدامة ونكر إدامة تكاملي مبارزات خلقية لدجي جمهوري إسلامي بو نوع تكامل بعد حملة روانجل بوتسون كان خلق إيران ودبيني وحملة شكلي وخواتي مبارزة خلق إيران دبيني من شورش جينا وادا بينهم وهر بو دليلش بناخو شورشا أمان كان خوي نجيش و نظام إسلام سينا سر أويا سينا سر وبعث بلام يعني من أجر كنت مختصر عرض كم شورش جينا لإدامي خباتي ببصانوي خلق إيران لقل لبرابر جمهوري إسلامي دابوا إدامه وتكاملي أو خباته ومن لو رانجي و لقدانا وكان لسر شورش جينا هيا ولو رانجي شو بوتشي مكاني خون دارز دكم بله كاك بهمن إيوه زور زار هالباسي كان خلق بشداري كر مەبەست لە خەڵک ئایا هەموو چین و توێژەکانی کۆمەلگایە طبعاً چین و توێژەکانی کۆمەلگا ئەوانەیەوە زڵمیان لێچێ و ئەوانەیەوە بە نەوعی هەڵاواردن لە سەریان هەیە ئەوانەیەوە ئیسە چ کرێکاران بێت چ ژنان بێت جوانان بێت نەتەوەکان بێت یا چوزانە مەسەلەی ژینگە بێت هاوڕێگە سوازان بێت زۆرش لەو بابەتەوە لە ناو کۆمەلگای ئایا هەمویان بە میزانێک لەو شۆڕشا بەشداریان کرد کە بەرچاو بێت هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لە دەسەڵاتدارەتی ڕەشی جمهوری ئیسلامی لەتماندیوە ملیەتەکانی ئێران حەقی ملیان پێشێل کراوە کرێکار و زەحمەتکێشی کۆمەلگا بە حەق و حقوقی جینایەتیەکەی پێشێل کراوە جنان سیستەمی جنسی و ڕێگەزیان بەسەردا سەپاوە گەنجان ژیان و گەنجێتیەکەیان جوانەکەیان دەستێنراوەتەوە و تحتی کۆنترۆلی ڕژیمە و دەیەوە دەخالەتی تێدا بکە نووسەران و هونەرمەندان و وەرزشکاران و ئەوانەش بنەوەیەک لەتمایان لە ڕژیم دیوە ناتوانن ئەوەی بخۆیان دایانەوێ بینوسن ئەوەی بخۆیان دایانەوێ لە هونەرەکەی خۆیان دانیشانیدەن وەرزشکاران ناتوانن ئەو جۆری بخۆیان پێیان خۆشە لە مسابقات و ڕوودا و وەرزشەکاندا بەشداری بکەن مەسەبە جۆرەکانی دیکە غەیری مەسەبی شیعە وەکو سونیەکان یا وەکو بەهایەکان زڵمیان لێ دەکرێت و حقوقیان پاماڵ دەکرێت حقوقیان پێشێل دەکرێت هەم جنسگرایان بە جرمی شتێکی کاملەن شتێکی سروشتیە وەڕەتی بە هیچ شخصیەت و کردەوەی کەسەوە نیە تحقیق دەکرێن سوکایەتیان پێ دەکرێت حقوقیان پاماڵ دەکرێت و حتا ئەدام دەکران لە ئەوایل ئینقلابەوە بۆ یەگە چاولەکەین هەموو چین و توێژەکانی کۆمەلگا لە دەست جمهوری ئیسلامی زەربەیان دیوە سەدەمەیان دیوە
و ڕوخانی جمهوری ئیسلامی هەر کەسەی بنەوەیەک ئامانجەکانی خۆی لە ڕوخانی جمهوری ئیسلامیدا دەبینێتەوە. بۆیە وەختێ من باسی خەڵک دەکەمێنی لە ڕاستیدا هەموو ئەو چین و توێژانە لە ڕوخانی جمهوری ئیسلامیدا و لە پاشەکشەکردن بە جمهوری ئیسلامیدا سوودمەندن و هەموو حولی خۆیان دەدەن. طبعاً هێزەکانیان متفاوتە، دەور و نەخشێکی کە دەتوانن هەیان بێ فەرقی هەیە، بەڵام بەشداریەکەیان یعنی من وەختێک باسی خەڵک دەکەمێنی ڕاستەکەی منزورم هەموو ئەو چین و توێژانەیە کە ڕوخانی جمهوری ئیسلامی لە قەزانج و مەسلحەتی خۆیاندا دەبینن و حولیشی بۆ دەدەن. وەگەزم کردی بەڵامی دی لەوانەیە هێز و تواناکان زۆر بەقەدێک نەبێت. طبعاً مەسەلەن هێز و توانایەکی کەچینی کرێکار ئەگەر یەکگرتوو واردی مەیدان بێ زۆر لە مەسەلەن هێز و توانای بەهاییەکان کە بە فەرز لەسەر مەسەبەکان دەکوژرێن و زوڵمان لێ دەکرێت فەرقی هەیە. ئەنە ئەو تەفاوتانش دەبێت لە بەرچاوچینە. هەر لەو ماوەیەدا ئێمە شاهدی دانی یا دەرکردنی منشورهای متفاوت لەلایەن جۆراجۆرەوە بووین، هەم لەلایەن بەشێکی زۆر لە هەروچوونی توێژانەی ناو کۆمەڵگا کە ئیمزایان کرد کە بەشێکی زۆریان کرێکاران و معلمان و بازنشستەکان و ئالەوانە بوون، هەم لەلایەن ئەوانەوە درا، هەم لە دەرەوەی وڵات لەلایەن ئۆپۆزیسیۆنی دەرەوە درا. زۆر لەو بابەتەوە منشور و نازانم پلاتفۆرم های متفاوت درا. ئەم پلاتفۆرمانە ئایا واقعاً بە کەڵک بوون یا تەئسیری خراپیان بوو لەسەر ئەو شۆڕشە؟ بوچوونێکەیە دەڵێ پلاتفۆرمی جۆر ئەو جۆر و هەر کەسێک قسێک بکە ئەوانە تەفرەخە و جیاوازی جودایی دەخاتن نێو ڕێزەکانی خەڵکەوە. بەڵام من ڕاستەکەی وای نابینم. من ڕێک بە پێچەوانەوە من پێیا بێ ئەو پلاتفۆرمە جۆرا و جۆرانە ئەو ڕوانگە و بۆچوونە جۆرا و جۆرانەی کە باز دەکرێەوە باز کرا ئەوە قدرەتی انتخاب بە خەڵک دەبا، ئاستی ئاگای خەڵک دەباتە سەرێ و تەسیری هەیە کە کەیفیەتی انقلاب و ئێترازەکە زیاتر دەکات. ئێمە ئەوانەی کە ساڵی 57یان لەبیرە ئێمە ڕێک تووشی ئەو مشکلە بووین. بەڕاستی جمهوری ئیسلامی و خومینی تا 5-6 مانگیش دوای دەستپێکردنی راپەڕینی ساڵی 57 جنبشی 57 لە زستانی 56ەوە دەستی پێکرد تا تقریباً هاوینی 57 ڕاستەکەی نە خومینی زۆر نەخشێکی سەیر و عەجایبی هەبوو وەنا شعاری خەڵکی جمهوری ئیسلامی بوو. خەڵک ئازادی دەویست، خەڵک دموکراسی دەویست، خەڵک ئەو جۆرەشتانەی دەویست، بەڵام لەو بینەدا هێزە سیاسیەکان ئیشتباهاتی گەورەیان کرد. مثلا هێزە سیاسی مەترحەکانی و سەردەمە جەبهەی میلی بوو، نەهزەتی ئازادی و ئەوانە لە خۆڕا بە جێگایەوەی ڕوانگە و بۆچوونی خۆیان مەترحکردن بە خەڵک بڵێن دوای ڕوخانی سەلتەنەتی پەهلەوی ئێمە وەها سیستمێکمان دەوێ چون لە خۆڕا بەیەتیان لەگەڵ خومینی کرد و خومینیش زۆر زیرەکانە، یعنی قسەکانی ئەوە بوو تەفرەقە دروست مەکەن تا ڕژیم دەڕوخێ. ئەو قسانە بۆ دوای ڕوخانی ڕژیم و بنێوی تەفرەقە دروست مەکەن جەبهەی میلی قسەی خۆی نەکرد، نەهزەتی ئازادی قسەی خۆی نەکرد، شەپەکان قسەی خۆیانیان نەکرد و هەموو ڕاوەستان کوتیان بە تەفرەقە نەکەوە. بەڵێ تەفرەقەکە بۆ مانایە نەکەوت کە سەد بدا تەفرەقەکە کەوت بۆ خەڵک ئاگاتر بوو بایەوە کە غەیری جمهوری ئیسلامیش چ ئالتەرناتیڤهایەکی دیکە هەیە. جمهوری ئیسلامی هەر بە دوای هاتنە سەرکاری لە بەهمەنی 57دا لە ڕەبەندانی 57 کە ڕژیمی سەلتەنەتی ڕوخا لە بەهاری ساڵی 58دا ئەوڵین ڕفراندۆمێکی کە جمهوری ئیسلامی کردی و جمهوری ئیسلامی ئاریانە، یعنی یەک انتخاب بۆ خەڵک ماوە. ئەم دەڵم ئەو تەجربە تاڵە نابێ ئێستاش تکرار بێتەوە. بازە کەسێک دەڵێن ئەو تەفرەقە کەوتۆتە نێو ڕێزەکە. من ڕاستەکەی یەکگرتوویەکی کە بنەماکەی معلوم نەبێ لە سەرچیەکی گرتووە، ناوەڕۆکەکەی ئاوەشتی هەڵە و نادروست و غەڵەتی تێدا بێ ئەو یەکگرتنە لەسەر مەبنایەکی غەڵەتەوە دوای عوارضی زۆر خراپی لێ دەکرێتەوە. بۆی مەسەلەن ئەو سەلتەنەت تەڵەبان یا لاینگرانی ڕژیمی سەلتەنەتی تەرەفدارانی ڕێزاپەرلەوی خۆ بۆ ئالتەرناتیڤێک بوون، بەرحاڵ ئۆپۆزیسیۆنێکی مەطرح بوون. بەڵام دای وەختێک دەرکەوت کە ئەوانە تەنانەت ئێترازاتی ئارامی
خەڵکی باقی خەڵکانی کە کەلەوانە بێندش مخالفی سەلتەنەت تەڵەبانیش نەبن لە وڵاتانی ئەوروپای تەحمل ناکەن و تێشی دەدەن معلوم بکە ئەوە ناتوانێت جێ ئومێد بێ بۆەوەی لە ئایندەدا تۆ پشتی پێبەستی وەگەر جمهوری ئیسلامی ڕووخا مەسەلەن ئومێد بەستی کە سیستمی وا دەتوانێت دموکراسی و ئازادی و پێشکەوتی و تەرەقی بۆ خەڵکی ئێران بێنێ بۆیە مەسەلەن ئەو ئالتەرناتیڤانە ئەو مەشورانەی مەفا دەکات چ بەباری منفەکەیدا چ بەباری مثبەتەکەیدا دەتوانێت ئاستی ئاگاهی و تێگەیشتووی خەڵک بباتە سەرێ بەباری منفەکەیدا دەستی مەسەلەن سەلتەنەت تەڵەبان ڕوو بوو کە چیان لە پشتەوە بۆ نابێ زۆر ئومێدیان پێبەستیەوە دەبێت زۆر بە احتیاطەوە هەڵسوکەوتیان لەگەڵ بکەی بەباری مثبەتەکەیدا منشوری زۆر باش درا مەسەلەن ئەو منشوری بیزڕەکراوی مەدەنی کە درات شتی زۆر منطقی و درستی تێدا بوو کە ئەوە ئاگاهی دەدا هەرچەند بەداخەوە ئەو جۆرەی پێویست بوو پشتیوانی لێ نەکراوە من جملە بەداخەوە حیزبە کوردەکان پشتیوانیان لەو منشورە نەکرد کە منشورێکی بە بڕای من زۆر متەرەقی و پێشکەوتوو و لە عین حاڵدا منطقیش بوو یا مەسەلەن دووسێ بەیانیە دموکراسی خوازانی ئازەریدایان شتی زۆر باشی تێدا بوو جێ خۆی بوو ئەوانە کاریان لەسەر بکرێ پشتیوانیان لێ بکرێەوە تەبدیل ببن بە یعنی ببن بە داخوازەکانی خەڵکی ئێران بۆیە من پێم وایە ئەو منشورانە دەتوانێت دەوری باشی هەبێ لە بردنەسەری ئاستی ئاگای خەڵک و قدرەتی انتخاب بە خەڵک دەداکە دوای جمهوری ئیسلامی چی هەڵبژێرن بەڵام هەر بە باسی ئەو تاسیرە خراپەکانی بکەین ئەو منشورانەوادران بە تایبەت ئەوەی وە لە جۆرجتاون و بە ناوی منشوری مەحسا هاتە دەرێ یەکێک لە خراپترین تاسیراتەکەی لە بزوتنەوەی کوردستانە کە زۆر یەکگرتو دەرکەوت لە بیدایەتی شۆڕشی ژیناوە هەم ناوەندێک بوو هەم لایەنەکانی ترکە لە دەرەوەی ناوەند بوو ناوکاریانە کە زۆر جار مانگرتنێکی گشتی بە هەموو هێزە فعالەکانی هەڵسوڕاوانی کوردستان ئەدرا بەڵام ئەو منشورە تا ئەندازەیە کە توانم بڵێم دابڕانێکی لەو بزوتنەوە کە زۆر خەڵک چاوەڕوانیان لە کوردستان بوو لە ئەوڵی شەوهەریان و کوردستان شەشم و چراغێران ئەو دابڕانیتیا بە وجود هێناوە ئەتوانین بڵێن کوردستان نەیتوانێت ئەو جۆرە کە ئەبوایە خۆی پیشاندا خۆی پیشاند ئایا پێتانوانی ئەو تەسیرە منفیەشی بوو ئەو نەوعە منشورانە بەڵێ ئەو منشوری مەسا تەسیراتی منفی بوو کە من عەرز دەکەم بەڵام هەموو تەوەقعەتی کە خەڵکی ئێران لە کوردستانیان لە کوردستان و لە حیزبە سیاسیەکان و لە ڕەهبەرانی کوردیان هەبوو وەدایان کوردستان چەشم و چراغی ئێران ئەوەی کوردستان نەبوو بە چەشم و چراغی ئێران بەشێکی ئەو تەسیراتی خراپی منشوری مەحسا بوو بەڵام بەشێکی ئیشتباهاتی باقی حیزبەکانی دیکەش بوو یعنی ئەوەش جێخۆیەتی ئەوەش لەبەر چاو بگیرێت چون خۆ هەموو حیزبەکان نچوونە پاڵ منشوری مەحساوە یا منشوری مەحسایان تایید نەکرد بەڵام ئێستا کە قسە لەسەر منشوری مەحسایە من پێیا بێ لە دوو جەمبۆ دەتوانێت باس بکەین کە تەسیری خراپی بوو یەکەم ئەوەی کە بۆ خۆی منشورێکی زعیف و کەمناوەرە بوو داخوازەکانی خەڵکی ئێرانی تێدا خەڵکی کوردی تێدا نەبوو داخوازەکان خەڵکی ئێرانیشی تێدا نەبوو ئەوەی زۆر تاکیدی لەسەر دەکرا بەڕسمیت ناسینی تەکەسر و تەنەوع بوو قسە لەسەر بەڕسمیت ناسینەکەی نیە قسە لەسەر حەقی ئەو تەنەوع و تەکەسرەیە ئەو خەڵکە متەنەوع و متەکەسرە حەقیان چییە ملیەتەکان حەقیان چییە مەسەب حەقی چییە دەگەڕاندیشان حەقیان چییە دەگەر باشان حەقیان چییە خو باسی حەقەکانی وانی تێدا نەبوو هەر باسی ئەوەی تێدا بوو کە تەنەوع و تەکەسر بەڕسمیت ناساوە کە جمهوری ئیسلامیش تەکەسر و تەنەوعی بەڕسمیت ناسیوە ئەوەنێ کورد لە پارلەمان نمایندەی هەیە ئەوەنێ کەلیمی و زەردەشتی هەیەتی بۆیە بەس لەسەر تەنەوع و تەکەسرەکە نیە سرفی وجودی تەنەوع و تەکەسرە قسە لەسەر حەقەکەیەتی حەقەکەیان باز نەکراوە ئەو نقطە زەعفێکی منشوری مەحسا بوو نقطە زەعفێکی دیکەیەوە بوو کە ئەو هێزانەی کە ئەو منشوریان لەگەڵ ئیمزاکراوی ئەو هێزانەی و منشوریان ئیمزا کرد ئەوانە هێزێک نەبوون کە یعنی تێکۆشەری سیاسی ڕێبەری سیاسی بەشی زۆریان نەبوو و خەڵک ناتوانێت بە کەسێکی کە ممکنە ئێسانکی خۆش نەبێ مەسەڵ وەکو خانم شیرینی عەبادی بەڵام بە قەولی کوردی نان بۆ نانەوە گۆشت بۆ قەسا
خانم عبادی خانمێکی محترمی بەرەندەی جایزەی نۆبێل و لە باری حقوقی مەسائل حقوقیدا شارەزای و بەڵە تەکبیر و مەشورەتی پێ بکەن بەڵام بۆ ڕەهبەری سیاسی بەداخەوە زەعیفە یعنی تا ئێستا نیشانی نەداوە کە ڕێبەریشی سیاسی بتوانایە بۆیە بەرحاڵ لەو بابەتانەوە منشوری مەسان ناوەڕۆکەکەی و تەرکیبەکەی ئیرادی تێدا بوو بەڵام عیبێکی دیکەش کە من هەر پێ خۆشە کورت مختصرش بە ئشارەی پێ بکەمەوەیە کە لە زیاتیەوە منشوری مەسایەت دەکرا ڕێبەرانی کورد حیزبە کوردیەکان و بەرحاڵ هەر تەرکیبێکی وەختی خەڵکی ئێران دێکوت کوردستان چەشم و چراغی ئێران دەکرا کاری دیکە بکەن کە کوردستان بە تەوری واقعی توانی بای چەشم و چراغی ئیران بێ بۆ ئەو کارە زۆر تیتوار ئەرز بکەم یەکەمەوە دەبوو پلاتفۆرمێک دراوە کە داخوازەکانی خەڵکی کورد چییە لەو شۆڕش و لە ڕوخانی جەمهوری ئیسلامی خەڵکی کورد چی دەوێت بۆی ئەوە یەکگرتووی لەدا بە ڕێژەکانی خەڵک دەبوو داخوازەکانی خەڵکی ئێران ڕوونکرێتەوە خەڵکی ئێران داوای لە کوردستان دەکرد چەشم و چراغی ئێران بێ و ئەرکی حیزبە کوردەکانی ئێرانیش بوون کە بڵند دوای ڕوخانی جەمهوری ئیسلامی ئێمە چناو ئێرانێکمان دەوێت چناو سیستمێکی حکوومەتیمان دەوێت ئەرکێکی دیگەنی دەبوو ئەو پلاتفۆرمەیان دابا ئەو مەشورەیان دابا حیزبە کوردەکان دوای دانی ئەوانە جێخۆی بوو فەراخانێکیان دابا داوایان لە ئەحزابی سیاسی جۆراوجۆری ئێرانی و شخصیەتای سیاسی جۆراوجۆر کردبایە و کە مثلەن کۆبوونەوەیشی چەند سەد نەفەریان پێکەنابایە هەرچەندێکی کە بوو باە کە زۆرەکەی مەردی نەزەرێ بەرحاڵ کۆبوونەوەیشی عەزیمیان فەراخانداوە کوتاتان ئەوە پلاتفۆرمی پێشنهادی ئێمەیە دوای ڕوخانی جەمهوری ئیسلامی ئێمە حەول دەدەین ئەوانەوە دیبێنین یا بە حەولی ئەو داخوازانە خەڵکی ئێران یەکگرتووی دەکەن بۆی جەمهوری ئیسلامی بڕوخێنن ئێوە چەندیتان قبوڵە من چون بۆ هەموو کەس قبولی نەکا بەڵام دەرسەدێکیش قبولی کردبایە دەبوو بە پلاتفۆرمی ئەو جەمە ئتحادێک لە بینی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێران پێدار ئەوانی کە مخالف بوون خۆ تەکلیفان ڕوون بوو ئەوان خوێندەچون مەشوری خۆیانیان دەدا یا مثلەن ڕێحەلی خۆیانیان ئێرا دەدا وەختێک تۆ اتحادێکی ئاوات پێکەنابە ئەو اتحادە لە بینی خۆیدا دەیتوانی هەیەتێکی ئیزرای هەڵببژێرێ یارمەتی بینەلملەلی کۆ بکاتەوە و پشتیوانی بۆ شەڕشی ژینا پێک بێنە مانوێل مەکرۆن چوو لەگەڵ مەسیح عەلی نەژاد دانیش دەکوت ئەمە نازانن لەگەڵ ئۆپۆزیسیۆنێران لەگەڵ چێ دانیشین سەدرەعزەمی ئەڵمانیا نەخۆت وەزیری ئەڵمان ڕێز جمهوری ئەڵمان بوو دەقیق لە بین بێ یەکیان چوو لەگەڵ عەلی کەریمی دانیشت و قسەی کرد بۆ لەگەڵ عەلی کەریمی دانیشت بۆ لەگەڵ نەنەرانی بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی دانانیشت ئەو تەلاشانە دەیتوانی مؤثرتر کاریگەرتر و شتر بە و ڕەهبەری جنبشی ژیناشی دەتوانی بەدەستەوە بگرێ ئەو کارانە کرابایە من پێم وایە شۆڕشی ژینا ئاوە پاشەکشەی پێ نەدەکراوە ڕژێمی دەتوانێت سەرکوتی بکاتەوە بەرحاڵ ئەوانە کراوە زۆر باشتر بوو لە ئایا هێشتا ئیمکانی ئەوە هەیە کە یعنی مەجای ئەوە هەیە دیسان ئێمە بە پلاتفۆرمێک یا منشورێکی بنەڕەتی یا حەدی ئەقەلی بینە مەیدان نەکرد ئێمە مەبەستم ئێمە هێزە سیاسەکانی کوردستانە و ئەکرێ لەگەڵ هێزە سیاسەکانی ئێرانی شەوانەوە هەڵسوڕاون وارو جۆرە بۆ خۆشتان ئاماژتان پێکرد ئازەریەکانیش ئایا هێشتا جێگەی ئەوە هەیە کە منشورێکی بنەڕەتی یا داخوازیە بنەڕەتیەکان یا حەدە ئەقلیەکان مەطرح بکرێت مەجالەکار هەیە یا کو تازە گوزەراوە نا مەجالەکە نەگوزەراوە طبعاً زەحمەتتر بۆتەوە مشکلتر بۆتەوە من هەمیشە نەزەرم وایە لە خەباتی سیاسی وەکو ڕانندگی لە جادەی پێچاوپێچدایە لە تون پێچە تاریخەکاندا لە سەری پێچەکاندا ئەگەر ڕانندی باشبی هەڵی نەدێری ماشێنەکە هەڵ نەدێری یا ماشێنەکەت سەدەمەی پێنەگا بەردوشتەی وێنەکە و نیشتێنێ ئەتۆ ڕانندە لە پێچەکە ڕەت دەکەی و بە مەقسەد دەگەی وەقایعی سیاسی ژوایە مەقاتەیەک تونپیچێکی تاریخی بۆ خەڵک و بۆ مبارزەی خەڵک دێتە پێشێ و خەڵک تەوەقعی لە ڕاهبەرانەوەی لەو مەقتەعەدا ڕانندەی باش بن و خەڵکەکە هیدایەت بکەن ماشێنەکە هەڵ نەدێدن لە انقلابی مەسەدا خەڵک بەدڵ دەیانگوت کوردستان چەشم و چراغی ئیران بۆچی وایان دەکوت ئەو خۆی دەتوان زیاتری لەسەر بکەم وەلی لەو بەداخەوە کوردستان نەیتوانێت چەشم و چراغی ئیران بێ و لەبەر ئەوە خەڵک وەکو چەند ئومێدی بە محسنی بە میر حوسێنی موسەوی نەما ئومێدی بە
انتخابات إصلاح طلبانەوە مناڵم بەو نسبەتە ئومێدی بە جنبشی کوردستانیش نەماوە بە ئەحزابی کوردیش نەماوە بەڵام ئەو ئومێدە زۆر پاشەکشە کردە شانسی جنبشی کوردستان ئەگەر کوردستان بزوتنەوەیەکە بزوتنەوەیکی ڕادیکاڵە و بزوتنەوەیکی خۆشنێوە لە ئەفکار عمومی خەڵکی ئێراندا هەرچەند ممکنە بە تەواوی عمق و ناوەڕۆکەکەی نەناسراوێ بەڵام دیسانیش بەدەلیلەوەی بزوتنەوەیکی زیندوو جددیە مەسەڵەن لەو دەورەدا ئەترازاتی خەڵکی کورد دەست پێ بکاتەوە خەڵکی کورد وەکو دەوری شۆڕشی مەحسا شۆڕشی ژینا ئاوا قرس و قایم و یەکگرتو و شکۆدار زاهر بێ ئەوە دیسان ئومێدێکە بۆ خەڵکی ئێران و خەڵک دووبارە ئومێدێکی پێدەبەستێتەوە بەڵام تر پێوێ جنبشی کوردستان و ئەحزابی کورد دەبێت ئیمتحانێکی دیکە بدەنەوە وەکو تەجدیدیانەوە بە ئیستلاحی مەدرسە تەجدید بوون ئیمتحان بدەنەوە قبول دەبن من پێم وایە لە توانای جنبشی کوردستان و ڕاهبەرانی کورد و ئەحزابی کورددا هەیە بتوانن ئەوە بکەن و هیوادارم ئەوە بکەن لە توانای بالقوەیاندا هەیە دەوری پێشوو ئیشتباهاتیشیان کردی هیوادارم تکراری نەکەنەوە و موفق بن دەوەدا زۆر جار باسیەوە کرێکاک بەهمەن کە وڵاتانی زەلهێز و ڕۆژاوا و ئالەوانە هاان لە منفعەتی خۆیانەوە بە دوای بەرژەوەندی خۆیانەون ئەوانە ناکرێت لە سەریان حساب بکرێت خۆ تەبعەن وایە بە دوای بەرژەوەندی خۆیانەوە هەروە هەر هێزێکی سیاسی لە کوردستان یا لە ئێران یا خەڵکیش ئەو خەڵکەوە هاتوونەتە سەر شەقام بە دوای بەرژەوەندی خۆیانەوەن خۆ بە دوای مەبەستەکە عمومیە یعنی ئەوە هەموو کەس بە دوای بەرژەوەندی خۆیانە ئایا چەندێک ئەکرێت لە ئاسی نێودەوڵەتی کار بکرێت و ئایا بە ئەندازەی لازم کار کراوە یا هەر لی گەڕێنەوە ئەمریکایە و ئەوە غەربەوە ئەوانە بەرژەوەندی خوانیانین ئەوانە دوژبنی خەڵکن و ئەوانە مەرگبەر ئەمریکا وتراوە پێشتر دیسان تکراری بکەنەوە لەو بابەتەوە پێم خۆش بزانم ئایا بێ لەگەڵ نێونەتەوەیەکان بەعام چۆن هەڵسوکەوت بکرێت کە یەکێک لە ڕێگەهایەک بێ بۆ ئەوەی تۆ بتوانی ئەو بزوتنەوە حەقوازیە پێ بناسێنی وە نیگەران نەبێت لەوەی کە مەسەلەن ئەگەر هێزێک کاتە سەرکار پیوا بێ ئەوە ناتوانێت ئەو بەرژەوەندی ئەو بپارێزێ بە هێزێکی تر بێنێ لە جێگەی دابنێت کە معلوم نەبێت چی دێت کاکمەحێت دنیای ئەوڕۆ زۆر بە قەولی فارسی بەهەمتەنیدەیە ینی زۆر تێک ئاڵاوە تۆ ناتوانانی خۆت لە دنیا جرا بکەیەوە مەسائلی دنیای دەرەوە بێتەردید بە بێگومان تەسیر دەکاتە سەر وەزعیەتی تۆش لەبەرەوە تۆ ناتوانانی بەو مەسائلی لە دنیای دەرەوەدا ڕوودەدا یا ئەو تەسیراتەی کە وڵاتانی بەتایبەت وڵاتە گەورەکان و بە قەول زلهێزەکان تەسیر دەکەنە سەر وەزعیەتی نێوخۆی وڵاتەکەی تۆش تۆ ناتوانانی ئەوانە نە لە بەرچاوی نەگری و نە بەڕاحەتی دەتوانانی خونسایکەوە بەڵکە دەبێت هەڵوەستی دروستی لە بەرابەردا بگری بەڵام هەڵوێستی دروست بە معنای نۆکەری نییە ئەو وڵاتە زلهێزانە لە پێناو مەسلحەتی خۆیاندا دەخالە لە وەزعیەتی منتەقەدا دەکەن مثلا فەرز کە دەڵێن انقلابی 57 ئەمریکا هاتووە سەر ئیدەی حقوقی بەشەر و مثلا ڕژیمی پالەوی لەبەر ئەوە ڕووخاند من زۆر لەسەر تەحلیلێنێ وەلی بار هەڵوای دانێنەوە بێ خۆ ئەمریکا بۆ مەسلحەتی خۆی دێڕوخێنێ باشە تو کەڵکی لێ وەرگرە مشکلەوەیە ئێمە لەو هەلانە کەڵک وەرناگرین دوای خەتاکە دەخێنە سەر مەسەلەن دەخالەتی زلهێزەکان باشە بۆ خۆمە نیتوانی کەلکی لێ وەرگری بۆ جەبهەی میلی نیتوانی کەلکی لێ وەرگرێ بۆ مهندس بازرگان نێتوانی کەلکی لێ وەرگرێ خۆ مهندس بازرگانیش مەسەبی بوو بۆ خۆمە نیتوانی بۆ ئەو نیتوانی زعفی خۆیان بۆ جۆرە نیشان دەدەن مهندس بازرگان نیتوانی سێ چوار ماگزاتە لەگەڵ خۆمێنی هەڵکا یا مثلەن دەوڵەتی سەدام حوسێن ئەمریکا ڕووخاندی زۆر باش دەوڵەتی سەدام حوسێن ئەمریکا ڕووخاندی بۆ قازانجی خۆی ڕووخاند بە هەر قازانجێک ئەمریکا سەدام حوسێن ڕووخاند بێ ڕووخاندی کە ڕووخاندی سیاسەتی دروست دەوێت تۆ کەلکی لێ وەربگری کوردەکان بە بڕای من کەلکێکی دروستیان لێ وەرگرت بەڵام دوایی لە ئیدارەی کۆمەلگادا ئیشتباهاتێکیان کرد کە دوایی مەسەلەن سەرنەکەوتن و ناکامیەکانی خۆیان خەتای ئەمریکا دەگرن 16 ئۆکتۆبر دەڵێن ئەمریکا فڕۆکەی هەڵنەفرا کە ئەمریکا فڕۆکەت بۆ هەڵفرێنێ ئەتۆ بە خۆت لایەکی حکوومەتی ئێران چە لەگەڵ دەوڵەتی مرکزی لەگەڵ حکوومەتی عێراق سازاوە و لایەکی
پلانەکانی جمهوری ئیسلامی بەڕێوە دەبات. توقعاتی ئەمریکا تیارە بۆ هەڵفڕێنە ئاگای لێت بێ تەوەقعەکە بێجێیە. بۆیە من دەڵێم نمونەی ڕۆژاوایشمان هەیە تەبعاً لە ڕۆژاوایش نمونەی ڕۆژاواش هەیە. نمونەی ڕۆژاوا کاکە ببڕێ من کەڵکێکی باشیان لە ئەو یارمەتیە شتانە وەرگرت لەو یارمەتی وڵاتانی زلهێز و گەورە وەرگرت و لێرەشدا خۆشە شارەشی باشت کرد لە مەوردی ڕۆژاوادا کاکە PKK لە ریستی ترۆری ئەمریکادا بوو بەڵام چووکە لەگەڵ داعش بە شەڕات و کاری پێی بوو ئەسلحەی دەدایە ئەی PKK تانگ و زرێپۆژی بە چی کڕیوە بۆیە جەمن ناو سیاسەتەکانی PKK دروست بوو یعنیەوە بخۆی مۆزوعێکی جیاوازە بەڵام من دەڵێم یەکەم ئەوەیە کە تۆ ئەوەی زلهێزەکان دەخالن لە منتیقەدا دەکەن و دەخالن لە وڵاتەدا دەکەن کە تۆ تێیدا نیشتە جێی ئەوە تۆ ناتوانانی وا بە حەسەنی خۆساکەوە خودنەی خۆی بخۆیەتی زلهێزەیتی خۆ زلهێزنی ئەو دەخالێتی خۆی دەکات و جاری وا سیستمەکەش لێ دەڕخۆنە حکوومەتەکەش دەڕخێنێ جاری وای کودتاشت لێ دەکات هەمووانەشیان کردووە بۆیە دەخالەتیوان ناتوانانی خۆساکەوە بەڵکو دەبێ لە دەخالەتەکانیوان کەڵگوەرگرتنەوە گەزم کردی بە مانای نۆکەری نییە چۆنی کەڵک لێوەدەگری چۆنی خۆ لەگەڵ هەماهەنگی دەبێت سیاسەتی بۆ دابڕێژی و ڕێگای بۆ بدۆزێەوە بۆ ئەم پێیا بێت لە شۆڕشی ژیناشدا ئەو کارە دەبوو کراوەکە لەو بابەتەشەوە بەداخۆ ئەو جەری پێویستە ئەقدامی مؤثر نەکرا. بەڵێ من نکتەیە بە شتێک بەوەی بۆ قسانەی جەنابتان ئیزافە بکەمەویشەوەیە کە خەڵک ئەبێ پیشان بدەن کە لە بەیانی ڕۆژی سەرکەوتنیاندا هێرشە بن بە وڵاتێکی تر نە کشوەرگوشاییەکەن نە زەرێکیان بۆ کۆمەلگایەکی تر ئەبێت خودی ئەوە نیشاندانی ئەوە توانێ دڵخۆشیە بدا بەوەی کە بەنەوەی بە دوای بەرژەوەندی خۆشیەتی حداقەر شتیش نەخاتە سنگ نەخاتە یا دار نەخاتە بەرهینەکەی حتمما ئەوە تاسیری شیە ینی پیشاندانی ئەوە کە ئێمە کۆمەلگایەکمانەوێ نامانەوێت بە هیچ وڵاتێکی تر حملە بکەین هێرش بکەین زیان بە وڵاتی دراوسە بگەێنین یا بە شوێنێکی تر بگەینەوە خۆی زۆر تاسیریە بێت بە تەشی تاسیریە و من پێم وابێ ئەوە دەبێ بچێتە نێو منشورەکانەوە دەبێت بچێتە نێو پلاتفۆرمەکانەوە وەگەزم کردی ئەگە حیزبە کوردەکان پلاتفۆرمێکیان داوە کە ئێمە لە ڕوخانی جمهوری ئیسلامی چه ئاهدافێک تاقیب دەکەین باقیدەی من یەکێک لە بەندەکانی ئەو منشورەیان یا پلاتفۆرمیان ڕێک دەبوو ئەوە بێ کە ئێمە خوازیاری دوژنایەتی و بەربەرەکانی لەگەڵ هیچ وڵاتیی دینیانی ڕاوابتی خۆمان حازین لەگەڵ هەموو وڵاتانی دنیا بەپێی ئەوەی هەرکەس مەنافعی ملی خۆی تاقیب دەکات بەپێی ئەوە تەنزیمکەین و خاڵمانەیە دەوڵەتێک لەسەر نەخشەی جغرافیا مەحوکەینەوە منە لە خۆڕا دوژنایەتی و ململانە لەگەڵ هیچ زلهێزێکی وا دەکەین دەمانێت مناسباتێکی مسالەمەتامیز و منطقی بەپێەوەی نۆرمی دنیای پێشکەوتی ئەوڕۆسیە لەگەڵ هەموو وڵاتێکەمان بێت من دڵم بەختێک ئەوانت هەبێ وڵاتان دێن مزاکرات لەگەڵ دەکەنی دی قسەت لەگەڵ دەکەن قسان لەگەڵ کردی وڵەکە مەملەکەت ئێمە تکنیکی دێ قەرار تۆش تکنیکش لای تۆ قەرارداد دەبەستین و وەرە تکنیکی خۆت لە مەملەکەت ئێمە دابمەزن تۆ قازانجی خۆتی تێداکەی تەمان لە ڕێگای خوددادا ئەوان نەکەن قازانج و مەسلحەتی خۆیانی تێدا دەبن و تکنیکش خەڵکی ئێران و میلەتێکی توش لێ بەهرەمەند دەبێتی قازانجی هەردوو لای تێدایە من دڵم ئەوانە قابلی عیلاجە و قابلی یعنی عملیە بە شەکێک کەسێکی عاقڵ بێ ئەوانە بکەن دەناوت نەحلەتی کەی وەکو خمێنی ئەمریکا شەیتانی بزرگەست و یا ئەوانەی تر بڵێ لە قسەکانی لە بیدایەتی قسەکانتانایەوە ئیشارەتتان بۆ کرد گوتمان دایانین بۆ دوایی چونکی کاتیشم زۆر نەماوە باسی شۆرشە باشکەسی خودووە شۆرشی ژینا بەبەسمە ببرە دەنگم هات بۆ لایەوە کاک من دەنگەکە فقط ئەو قسمەتی ئاخری ساڵەکە دەنگەکە بڕێکخا بۆ کتر شۆرشی ژینا چۆنە دیسان دووپاتی بکەمەوە لە بیدایەتی قسەکانتانە ئێوە ئاماژەتان بەوە کرد کە ئەو شۆرش ئایا شکستی خواردووە یا پاشەکشەی کردووە پێم خۆش بزانم ئایا شۆرش ژینە شکستی خواردووە کەی ساتوین خەریکین لە ساڵیادی نزیکە بینەوە نا من پێم وابێ مطلقاً شکستی نەخواردووە من پێم وابێ بە دلیلەوەی خەڵکێدان لەو ئاخێزیان لەو شۆرشیان لە بەرابەر جمهوری ئیسلامیدا داخوازی هایەکیانە بوو ئەو داخوازیانە هیچی وەدی نەهاتووە
و دینەهاتنەکەی بۆ مانای کە خەڵکی ئێرانیش دەستی لێ نەشتۆتەوە پەیگیرە لەسەر داخوازەکانی خۆیان هەروەندەیە کە لە بەرابەر زەمروزەنگ و سەرکوتی ڕژیمدا بەداخەوە دەورێکی دیکە پاشەکشەیەکی پێکرا و من پێم وایە وەک چۆن سیکلی ئەترازات سەرهەڵدانەوەی ئەترازاتی پێشوو سیکلەکەی کورتتر بوو ئەو ساڵی ئەو دەورێژ من پێم وابێ ئەو ئەترازاتە سەر هەڵدەداتەوە بەتایبەت کە خودی ڕژیمیش ڕاستیەکەی پەیامی ئەو ئینقلابی گوێ لێ نەبوو ڕژیمیش هیچ ڕێگا حەلێک نیشان نادا کە خەڵکی ئێران احساس بکات کە واقعاً ڕژیم گوێی لە داخوازەکانی ئەوانیش هەیە ڕژیم ئەوە بەهێزبوونی کۆماری ئیسلامیە و ئێوە پێتان وایە پاشەکشەی پێکراوە یاکو خەڵک تاکتیکی دروستی هەڵ نەبژاردووە بۆچی وای لات من پێم وابێ زعفی گەورەی شۆڕشی ژینا زعفی ڕەهبەری سیاسی بوو ڕەهبەرانی مەحەلی هەبوو ڕەهبەرانی مەحەلی باشیان عمل دەکرد و ئینسافەن باشیان عمل کرد تێدا پوختە بوون تەکاملێک لە ئەترازاتی ئەواندا دەبیندرا مثلەن جوانانی محلات یا مثلەن لە سەتای کوردستاندا کە بڕێک تەکامل یافتەتری بوو مثلەن شارە جۆرا و جۆرەکانیش بەیەکەوە هەماهەنگ بوون شتیان دەکرد ئەو ڕەهبەرانی مەحەلیت دەوری خۆیانیان هەبوو کاری باشیان کردوانە بەڵام نهایەتی هەموو ئەو ئەترازاتە یەک ڕەهبەری سیاسی دەویست کە بە خەڵکی ئێران ئەو ئیتمینانی خاترە بە خەڵکی ئێران بدایە ئەو سیستمی حکوومەتی بە جامعی ئێران معرفی بکا بڵێ ئێمە چنەوە سیستمێکی حکوومەتیمان دەوێت چنەوە حکوومەتێک لە داهاتوی جمهوری ئیسلامیدا باشە بێتە سەرکار کەوتانێ حەقی میلەتەکانی تێدا بدرێ حەقی ژنانی تێدا بدرێ ژیانی جوانان بە فیرۆنەچێ و پێیان بدرێ ژینگەی ئێرانی تێدا دووبارە بژێتەوە مناسباتی ئێران لەگەڵ دنیای دەرەوە بکاتە مناسباتێکی منطقی حقوقی ئەقەلیەتەکان حقوقی هونەرمەندان و ڕۆشنبیران حقوقی دیگەر باشان ئەوانەی تێدا دەبوو تەسویرێک لە سیستمێکی حکوومەتی بدەن کە بڵێن ئێمە ئەو نەوە حکوومەتەمان دەوێت کە دەتوانێت ئەو ئامانج و ئاواتانی تێدا بەدی بێت ئەو ڕێبەریە سیاسی جار دەیتوانی حزبێک بێت دەیتوانی فەردێک بێت دەیتوانی جەپەیەک بێت مهم نییە چێ بێت ئەو ڕەهبەری سیاسی کە بتوانێت ئەو ئەترازاتی جۆگەلەی ئەترازاتی چین توژە جەرا و جارەکان هەموو سەرچیسە بکات هەموو تێکەڵ بکاتەوە تەسویرێک لە نەوەی حکوومەتی ئایندەی ئێران بەدەستەوەدا و خەڵکی ئێران بۆ ئەوانە هان بداوە سازمانی بدا ئەو تەسویرە نەبوو ئەو تەسویرە کە نەبوو ئەترازاتی خەڵک پراکەندە دەبێت من تەسەورمەوە نیە کە شۆڕشی ژینا قودرەتیەوەی نەبوو جمهوری ئیسلامی بڕوخێنێ بە بڕای من بەڕاستی دەیتوانی جمهوری ئیسلامی بڕوخێنێ بەڵامی دی زعف لە ڕەهبەریەکەیدا بوو ئێستاش کە پاشەکشەیەکی کردووە بەرحاڵ خەباتی سیاسی هەرتوی تێدانی دوژمنەکەشدا ئەگەر ئەو بەهێزتر بوو پاشەکشت پێ دەکات پاشەکشەیەکی بۆ شۆڕشە کردو بەڵام لە بینی نەبردووە ئەو ئاتەشی زیری خاکستەرە ئەو ئاوری ژێر خۆڵەمەشە هەرماوە و خەڵکیێران هیچ نیشانێکی نابینێن لەوەی ڕژیم وەکو شانێ شەکتی سەدای انقلاب شمارە شەنیدە انقلابەکە ئێوەم بیست جمهوری ئیسلامی نەیبیستەوە و لەبەرەوە جمهوری ئیسلامی سەرکوت دەکات خەڵکی ئێرانیش لە داخوازەکانی خۆی پاشگەز نەبووتەوە بۆیە من پێیاوێ و شەڕشە سەر هەڵدەداتەوە شکلی ئەترازەکەی لەوانەیە بگۆڕێ من پێم وابێت دەوری ئەترازاتی ئایندە لەوانەیە توندوتیژی زیاتر بێ خەڵک بەدووی ڕەهبەرێکی تازەتر بەدووی ڕەوشی تازەی خەڵات و مبارزەی خۆی دانیسی بۆیە بۆ معنایە نا من مطلقاً پێم وانییە ئەو شۆڕشە شکستی خواردووە و خەریکی بە خۆداچوونەوەی تر لە شەڕی پێشمەرگانەدا دەمانیم چون پێشمەرگە لە جەبهەیە گەگە شکستی دەخوارد ئەوە شکستی کولی هێزی پێشمەرگە نەبوو یا مثلا منطقەیەک لێ دەگیراوە خۆت سازمان دەدا منطقەی دیکە دەپاراستە بەرحاڵ دەستکەوتن بۆ فەقەتی دیکە بەدەستێنە من وای دەبێتم نا من ئەستان پێمانێ شۆڕشە شکستی خواردووە و لێرەدا ئەم پێیا ئەرکی جدی تێکۆشەرانی سیاسی ڕەهبەرانی سیاسی ئەوەیە کە خۆ ئامادەکەن دەرز وەرگدن لە ئیشتباهاتی دەوری پێشوو و خۆ ئامادە بکەن بۆ دەورێکی تازەی کە خەبات و ئەتراس کە من پێیا بە دەست پێ دەکاتەوە جایدی ممکنە لە کوردستانەوە نەبێت لە شوێنێکی دیکە بە فەرق ناکات. دەسپاس کاک بەهمەن من پرسیارێکی ترم نەماوە بۆ خۆتان شتێکێک پێت وایە لە بیرمان چوو بێت یا باسمان لەسەری نەکرد بەیان لە خزمەتتان. سپاس دەکەم وڵا من شتێکی کە
پێم خۆشە من پێم ناخۆشە کە دەوری پێشوو کوردستان نەیتوانی چەشم و چراغی ئێران بێ. من پێم خۆشە حیزبە سیاسەکانی کوردستان فعالین و سیاسی تێکۆشەر و کە لەگەڵ هیچ کام لە حیزبە سیاسەکان نین، ئەوانە خەسارناسێکی شکست و ناکامێکەی دەوری پێشوو بکەن و پێداچوونەیەک بە خۆیاندا بکەن. و من پێم خۆشە خەڵکی کوردستانیش بزانن کە ئاعتباری بزوتنەوەی کورد لەلایەن خەڵکی ئێرانەوە لەبین نەچووە. ئەو ئاعتبارە لە جێ خۆی هەیە، پۆتانسیێلێکی قەوی لە مبارزەی خەڵکی کورددا هەیە، هەم تەجروبەکان هەیە، هەم شەهامەت و لێبوردوویەکان هەیە و هەم بەرحاڵ ئاگایی و تەشخیصەکەشیان هەیە. خەڵکی کورد دەوری دواتری ئەترازات تەنانە دەگەل لە کوردستانشەوە دەست پێ نەکا، لە هەر شوێنێکی دیکەوە دەست پێ بکە، کوردستان دەتوانێت ئەو ئیمتحانێکی دیکە بداتەوە و بە تەوری واقعی بێتە چەشم و چراغی ئێران. من پێم وایە و لە توانای بزوتنەوەی کوردستاندا دەبینم کە ئەوە بکەوە، هیوادارم ئەوە بکرێەوە، لە هیواداری دەچێتەوە ئەوتر من پێیان دەبێت حەولی بۆ بدەین. زۆر سپاس کاک بەمەنجان بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا. سپاس بۆ ئێوەش کاک هەیەکە و فرسەتتاندا بە من کە بتانم ئەو قسانە ئەرزی بینەران و بیسەرانی بەرنامەکەتان بکەم و یەک دینامە. زۆر سپاس. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، بەو جۆرە هاتینە کۆتایی ئەو جارەی بەرنامەی دیالۆگ، هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بەهات خوازم.